ئەبێ هەموو لیستەکان ئامادەی کۆبنەوەکە بن بۆی ئێمە ئەگە بمانەوێ ئیداری مشتەرەکە دروستکەین واتە ئیداری هاوبەش ئەبێ هەر هەمووی دەنگی هەبێ لە ئیداری هاوبەش نابێت تۆ لە دوورۆ بڵێ ئیداری مشتەرەکەشمێ و خۆتیش لە کۆبنەوەکان ئامادە نەبیت ئەبێ ئامادەبی بۆی داوای پشکی خۆت بکەیت و بۆ سەبارەتی داواکارەکەی ئەو بەڕێزانم سوپاسی ئەندامانی یەکێتیەکەم لە لیستی کە هەنگاوەکانیان بەردەوام بە بۆ گفتوگۆکردن لەگەڵ هەردوو لیستی بەرەی تورکمانی و کۆگربوونەوەی کۆماری بۆی بارودۆخەکە ئاساییکەنەوە و پرسی پارێزگار و پرسی ئیدارەکان شەر هەمووی تاوتویەکەی لە کۆبنەوەی داهاتوە حاڵەتە عەسکەری کە لە کەرکووکەیە تێکڕا نەمێنێت چی لە ناو کەرکووک چی لە دەرەوەی کەرکووک ئەو هەموو گروپە عەسکەریانی کە ڕویان لە کەرکووک کردووە چی لە قیادەی عەمەلیاتی کەرکووک چی لە بەهێزی بەرگەری چی شوڕتەی ئیتیحادی چی حەشدی شعبی هەمووی بگەڕێتەوە شوێنانی کە لێوە هاتوون بۆی خەڵکی کەرکووک بە ئاسوودەیی و بە دڵنەوایی لە شارەکەی خۆیان بە ئاسوودەیی ژیانی خۆیان ببرنە سەر لە جیاتی ئەوەش مەلەفی ئەمنی تەسلیمی حکوومەتی لۆکاڵی کەرکووک بکردوێ لە ڕێگای دەستگا ئەمنیەکانەوە